علماء قسەیان زۆر زۆرە لەسەر کەبائر هەرچی سێرەکەن حەسر ناکرێ لەوە ئەچێ شارع هەر خۆشی مەبەستی بوو بێکەوە حەسری نەکات و بە کورتی بە خەڵکی نەڵێ بۆ ئەوی خەڵک لە ترسا بمێنێتەوە بەرامبەر بە گوناهە گەورەکان ئەی گوناهە بچووکەکان نازانین هەر نایانزانین علەما زۆر باسی عەدەدی گوناهە کەبیرەکانیان کردو هەندێک فەرمویانە 4 هەندێک فەرمویانە 7 هەندێک فەرمویانە 7 بەو شێوازە باسییان کردووە ئەفەرمێ هەرچی ابن عباس ئەبوو صالح باسی کردو بۆمان لە ابن عباس فەرمووی هەرچی خوا حەدی تیادا نابێ ئەو لە گوناهی کەبیرە ئەفەرمێ ابن مسعود فەرمووی إن تجتنبوا كبائر ما تنهون عنه هرچی گناهێک خۆی گەورە وعدی داوێ بە ئاگر لە بەرامبەریە ئەفەرمێ گوناهی کەبیرە ابن مسعود ئەبوو طالبی مەکی ئەڵێ 7 گوناهە کۆم کردوونەتەوە 4یان لە دڵان شەریک وەخوا قەراردان ئیسرار لەسەر گوناه ئەگەمە لە خاڵی ئیسرار لەسەر گوناه چییە گوناهکردن شتێکە لە دڵ تا جێگەی بوونی گوناه و هەوڵدان بۆی و مصر بوون لەسەرەوەی کە بیکەی شتێترە گوناهی کەبیرەی ترە خۆی بۆ خۆی لەوە چێ گوناهەکە سەغیرە بێ ئێستا نەزەرکردن سەغیرەیە بەڵام کەسێ مصر بێ لەسەرەوەی هەموو کاتی ئەو گوناهی ئیسرارە لەسەری کەبیرە ئەبێ القنوط من رحمة الله بأمل بون لرحمة خوا أمين بون لمكري خوا لعذاب خوا لبلاي خوا أفرمي أمانة لدلي إنسانا شواريان لزمانا شهادة زور شهادة درو شهادة داني درو قذف المحصنات وتني خرابة يا بابلين تومت باركني أفرتاني باق داوين واليمين الغموس سفين خواردن بدرو والسحر سحر كردن أمانة لزمانا سيانج لسكا شرب الخمر خوارنا وعارق أكل مال اليتيم ظلما خوارني مالي هتيب ظلم لقل خوارني الرباية دو دانج لفرج داوينا زنا واللواطة زنا كردن لقل نيربازي هردو كان ما قناهي كبيرة فرجا دوان لدسان القتل والسرقة كشتنو دزي يك دانج لقاتش كان الفرار يوم الزحف راكدن لدجمن لروجي برنقاربونو دانەیەکیش بە هەموو لاشەیە ئاگاتان لێبێ هەموو لاشە بە زمانە بە دڵە چییە ئەویان چییە حقوق الوالدین خراپەکاری لەگەڵ دایک و باوک بە دڵ نابێ خراپەک بە دەست و دەم و چاو بە هیچ شێوازێک نابێ خراپ بەرامبەریان بکەیت ئەوە هی هەموو بەدەنە وهذا يمكن أن يزاد عليه وينقص منه أفرمي لمج أتواني زور تركي إمام غزالي بو چکە ئێمە وتمانە ماڵی هەتیم نەخۆی مەسەلەن ئەگەر کەسێک هات و لە هەتیوێکیدا تعزیبیدا باشەوە خراپتر نیە لە ماڵ خواردنەکەی ئەڵێ خواش باشتر ئەزانێ کەوا بوو لەم عەدەدە زۆر زیاترن کەوا بوو دەرسی ئەمڕۆمان ئیمامی غەزالی پۆلێنەکانی گوناهی بەم شێوازە بۆکردنی بە نسبەت ذاتی خۆمانەوە 4 جۆر بە 4 جۆر صفات ئێمە گوناه تووشە بین بنسبة عبد كانوا خوا ودو جور هن جناه بيوسط بعبد وانه بيوسط بخوا بعمومي جناه سير كين جناه كان ابن دوبر يانا جناهي جورا يانا جناهي صغير وبشوك